سڵاوتان لەبێ پێشنیوە ئەمڕۆ بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە تانکەرێکی گواستنەوەی سوتەمەنی لەسەر ڕێگای کەرکووک سلێمانی گڕی گرت و بەهۆیەشەوە 18 ئۆتۆمبیل سوتان و هاوڵاتیەکی ژگیانی لەدەستدا. پەیامنێر یەناوتی لە شوێنی ڕووداوەکەەوە ڕایگەیاند تانکەرێکی گواستنەوەی سوتەمەنی لە نزیک چیمەن وەرگەڕاوە و گڕی گرتووە. بەهۆی سوتانی ئەو تانکەرەوە 12 تانکەری دیکەی کۆمپانیایەک و 5 ئۆتۆمبیلی هاوڵاتیان گڕیان تێبەر بووە و سوتاون. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز لە زاری سەرچاوەکانی پیشەسازینەوەتەوە بڵاوی کردەوە هەرێمی کوردستان یەکەم باری نەوتی خۆی لە ڕێگەی کۆمپانیایەکی ئەڵمانیەوە لە بازاڕەکانی جیهان دەفرۆشێت. لە ئەواڵێکدا بۆ باشترکردنی بازرگانی نەوت کە حکوومەتی ئیتیحادی بەناسەیی دایدەنێت. بەپێی هەواڵەکان نەوتی کێڵگەی تەقتەق کە لەلایەن کۆمپانیای جنێڵ ئێنەرژیەوە دەردەهێنرێت لە ڕێگەی تەنکەرەوە دەگوازرێتەوە بۆ تورکیا و لە ڕێگەی مەزادەوە لە نیسانی ئەم ساڵدا دەفرۆشرێت. پارلەمانتارێکی هاوپەیمانیی کوردستانی ڕایگەیان مالکی ناوێرێت هاوشێوەی وەزیرەکانی لیستی عراقی و کوتلەی سەدر بە زۆر مۆڵەت بداتە وەزیرە کوردەکانیان هەڕەشیان لێ بکات. جەختیشی کردەوە چیتر کورد گرنگی بە سەردانە بەردەوامەکانی وەفدی هاوپەیمانی نیشتیمانی نادات چونکە تا ئێستا هیچ ئەنجامێکی پراکتیکیان لێ نەکەوتوتەوە. فەرهاد دەتروشی بە مەداپرێسی ڕاگەیان کە بەم نزیکانە لایەنە کوردەکان بە مەبەستی دیاریکردنی هەڵوێستیان لە پرۆسەی سیاسی لە عراق کۆ دەبنەوە. وەک دەربڕینی ناڕزایی سەبارەت بە ئازادکردنی ژمارەیەک زیندانی لە گرتوخانەکانی پارێزگای سەلاحەدیندا ئەمڕۆ سەدان هاوڵاتی تورکمان لە قەزای خورماتوو ڕێگەی سەرەکی نێوان قەزاکەیان لەگەڵ بەغدای پایتەختدا داخست. پەرلەمانتارێکی هاوپەیمانی نیشتیمانیش هەڕەشەی ڕووکردنە مانگرتنی کراوە و دانانی چادر لەسەر ئەو شەقامە دەکات کە بۆ بەغدا دەچێت. لە لێدوانێکیدا بۆ سۆمەرە نیوز محەممەد مەهدی بەیاتی پەرلەمانتاری هاوپەیمانی نیشتیمانی لەسەر پێکاتی تورکمانەکان ڕایگەیان خۆپشاندەرانی خورماتوو کە ئەمڕۆ لە بەردەم دادگای قەزاکە گرت بوونەوە و دواتریش سەقامی سەرەکی نێوان قەزاکە و بەغدادیان داخست. ڕۆژنامەی حیاتی چاپی لەندەن بڵاوی کردەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا هاتووەتە سەرخەت و ڕاوێژکارێکی وەزیری دەرەوەی ئەمریکا لە بەغدا سەرقاڵی دیدار و کۆبوونەوەی لەو بارەیەوە. بەپێی هەواڵی ڕۆژنامەکە بریت ماکۆرک ڕاوێژکاری وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ نووری مالکی سەرۆگۆزیرانی عراق کۆبۆتەوە و لە دوو ڕۆژی داهاتووشدا سەردانی هەرێمی کوردستان دەکات بۆ کۆبوونەوە لەگەڵ مەسعود بەرزانی سەرۆکی هەرێم. سەرچاوەیەک لە پۆلیسی پارێزگای ئەنبار ڕایگەیان ئەمڕۆ هێزێکی سەربازی سێ لە دیارترین پشتیوانانی خۆپشاندانەکانی پارێزگایان لە ئەنبار دەستگیر کردووە لەگەڵ ئەفسەرێکی پۆلیس لە ڕۆژهەڵاتی فەلوجە. سەرچاوەکە بە سۆمەرە نیوزی ڕاگەیاند و هێزێکی سەربازی سەرلەوانی ئەمڕۆ لە هەڵمەتێکدا کە لە ناوچەی ئەلکەرەما کە دەکەوێتە 15 کیلۆمەتر ڕۆژهەڵاتی فەلوجەوە هەریەک لە شێخ نزار دهوش جومەیلی و شێخ عەقیل عەبدولەمیر جومەیلی و عادل فەرەجی چالاکی خۆپشاندانەکانیان دەستگیر کردووە کە سێ کەسایەتی دیاری پشتیوانی خۆپشاندانەکانن. بەرپرسێکی بۆرسەی عراق ڕای دەگەێنێت بەهای مامەڵە بازرگانیەکان لە مانگی ئازاری ڕابردوودا لە بۆرسەکەیان بە شێوەیەکی بەرچاو بۆ 232 ملیار و 500 ملیۆن دینار بەرز بۆتەوە. تاکیدیشی کردەوە ڕێکەوتنیشان لەگەڵ کۆمپانیای ناسداکی ئەمریکی بۆ پێشخستنی سیستەمی ئەلکترۆنی بۆرسەکە ئیمزا کردووە. بەرپرسەکە ئاماژی بۆش کرد کە لە مانگی ڕابردوودا 101 ملیار و 736 ملیۆن پشک بە بەهای 232 ملیار و 500 ملیۆن دینار مامەڵەیان پێکراوە. لە کاتێکدا مانگی شوباتی ڕابردوو مامەڵە بە 150 ملیار پشک کراوە کە بەکانیان تریلیۆنێک و 33 ملیار دینار بووە. سەرۆکی سووریا جەخت دەکاتەوە گەر بارگەژەکانی وڵاتەکەی بگاتە قۆناغی دابەشبوون یان لەلایەن گروپە تیرۆریستەکانەوە وەک خۆی ناوی هێناوە کۆنتڕۆڵ بکرێت ئەوە دۆخەکە ڕاستەوخۆ بۆ وڵاتانی دراوسێ دەگوازرێتەوە و دواتریش پێدەچێت وەک پولی دۆمینا کاریگەریەکەی لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستیش تێپەڕ بکات. لە چاوپێکەوتنێکی لەگەڵ کەناڵی ویساڵ و ڕۆژنامەی ئێندنیکی تورکی بە شارەسەد ئاماژی بۆ کرد هەمووان دەزانن ئەگەر توندوتیژی و بارگەژەکانی سووریا زیاتر پەرە بستێنێت و بگاتە قۆناغی دابەشبوونی تایفی یان دەسەڵات تیایدا بکەوێتە دەستی گروپە چەکدارەکانەوە ئەوە بۆ دەیان ساڵی داهاتوو ناجێگیری باڵبەسەر ناوچەکەدا دەکێشێت. سەرچاوەیەکی هەواڵی هیندستان ئاشکرای کرد ژمارەی ئەوانەی بەهۆی هەرەسێنانی باڵەخانەیەک لە شاری بۆمبای لەو وڵاتەدا گیانیان لەدەستداوە گەیشتۆتە 74 کەس. هەروەها زیاتر لە 7 دیکەش بریندار بوون. سەرچاوەکە ئاماژی بۆش کرد کە تا ئێستا زیاتر لە 20 کەس بێسەر و شوێن و لەژێر داروپەردووی باڵەخانە ڕووخاوەکاندان و چارەنووسیان نادیارە وتیشی 17 منداڵ لە هەرەسێنانی باڵەخانەکەدا گیانیان لەدەستداوە. شاد و ئاسوودە بوون.